من علم أني ذو قدرة على مغفرة الذنوب غفرت له ولا أبالي. هەر کەسێ دڵنیا بێ کە من دەتوانم لە هەموو گوناهەکانی خۆش ببم و بیبەخشم، بەڵێن بێ لە هەموو تاوانەکانی دەبەخشم و خۆش دەبم و زۆر کارێکی ئاساییە لای من. ئەگەر دەتەوێت لە پیلانەکانی شەیتان ڕزگارێ بێ ئەستەغفر الله زۆر بکە. پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام شەیتان بەخوای گەورەی ود وعیزەتیکە لا ئەبڕەح ئوغویهم ما دامت ئەڕواحهم فی ئەجسادهم. سوێن بەشکۆی تۆ ئەی خوایە حتا ئەو مرۆڤانە ڕۆحیان لە جەستەیانە بێ دەبێ فریویان بێ سەریان لێ بشێون. ئەی خوای گەورە فەرمووی چی؟ وعیزەتی وجەلالی لأغفرن لهم ما استغفروني. سوێن بێ بە ڕێز و شکۆی خۆم حتا ئەوان داوای لێ خۆش بوون کەن ملیان خۆشە بوون. چەند جار؟ حتا ئەوان داوا بکەن ملیۆنەها جار نەک هەزاران جار. ئەی شەیطان نەیوتی ئەو خەڵکە سەرقاڵم لە ناوم بردن بە تاوان و گوناه وأهلكوني بالاستغفار ولا إله إلا الله. گوناهێکی زۆریان پێکەم لە پڕاشت هەمووی پوچەکەن وڵێن ئەستەغفر الله تتەوە حەچی ئێمە زەحمەتم کێشا لەگەڵ هەمووی ڕۆی. لەبەرەوە ئاگار لە ئەستەغفر الله بێت. ئەگەر ئەوە گرنگ نەبوایە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیەکردە دەستپێکی مسلمان بوونی هەموو مسلمانی. هەر کەسێ تاریخی کوڕی ئوشەیمە فەرمیە مسلمان بووە یەکەم شت نوێژی فێرە کرد، دوای نوێژ چی فێرە کرد؟ من و تۆ بینە چین تەجویدی فێرەکەین هەندی علومی فێر نای فەرموو بەستە بڵێ اللهم اغفر لي خۆی هێشتا بسم الله ئێمە بینەڵێن حی لەمە خۆی هێشتا گوناهی نەکردووە تازە مسلمان بووە. اللهم اغفر لي وارحمني واهدني وارزقني. خوایە لێم خۆش بەسەرەتا ئەو جار بەزەید هەبێ بۆم ڕزقم بە هیدایەتم بە. وتیان جا ئەگەر ئەمە بڵێ گرنگی لە چیایە؟ فەرمووی ئەگەر ئەمە بڵێت هؤلاء تجمع لك دينك ودنياك. دین و دنیا و قیامەتە هەمووی مسۆگەرەکە ئەو چوار وشەیە. ئەگەر دەتەوێت دوعاکانە قبوڵ بێ داوای لێخۆشبن زۆر بکە لە خوا. ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل ئیمامی ئەهلی سونە و جەماعە شەوێکیان لە تاریکایی شەوی ساردی زستانە لە ماڵ چووە دەربووە مزگەوت تا شەو نوێژکە. تەماشای کرد مزگەوت داخراوە. چوو بۆ مزگەوتەکەی فەرعەکەی ئەو سەرویش داخراوە. ڕەهێڵەی باران و سەرما. چوو بۆ مزگەوتی ئەولا هەر داخراوە. ناچار لە ڕێگەیە ویستی بگەڕێتەوە بەرەو ماڵ سێرەکە یەک دوکان کراوەتەوە دوکانی نانەوایەک. نانەواکە بینیتی بەزەی پێهاتە وتی وەرە باوکم وەرە ئێرە ئەمە فڕنەکەم تەنورەکەم داگرسانووە و گەرمی شەو شوێنیشم هەیە گەر نوێژەکەی. ئەفەرمێ چەند کات نوێژەکەم کرد گوێم لێ بوو ئەم کابرایە هەر هەویریە شێلای وەستەغفر الله وەتوب ئیلەیه. هەر هەویریە شێلا سەرسام بووم ئەرێوتم برا ئەم هەموو ئەستەغفر اللهە هەر ئەستەغفر الله ئەکەی ئەمە بووە. وتی آخر من هەشێ دوعایەکەم هەیە لە دنیاە خوا بۆ ئەستەغفر الله بۆی هێناومەتە دی بەس یەک دوعام ماوە. وتی چییە و دوعایە؟ وتی دوعاکەمەوەیە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ببینم بە چاوی خۆ. دەوتی بەخوا ئەستەغفر اللهکەی تۆیە ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەلی بەمشەوە سەرگەردان کرد شوێن نییە بچێ نوێژی لێ بکە ئیلا هاو بۆ لای تۆ ئەوە خۆم و لە خزمەتە. ئەگەر دەتەوێت داوای لێخۆشبوون لە خوا بکەی دڵنیا بە لە ناوچوون ڕزگارت دەبێ. نوعمانی کوڕی بەشیری سەحابی خوای لێ ڕازی بێ فەرمیێ وەلا تولقوا بئیدیکم إلى التهلکە. ئەزانی مەبەسی لە چییە؟ مەبەسی لەوەیە کە تۆ تاوان کەی نەڵێیت خوایە داوای لێم خۆش ببە. وا مەکەن ئەوە لە ناوچوونە. هەر تاوانێکە کرد بڵێ خوایە لێم خۆش بە خوای گەورە دەستبەجێ لێت خۆشە بێ. دوو خەلیفەی گەورە ئیمامی عومەر و ئیمامی عەلی ئەفەرموون چی؟ عجبت لمن يهلك والنجاة معه. زۆرم سیر لێ دێ مرۆڤ لە ناوچێ کاتێ هۆکاری دەربازبوونی لەگەڵا. کامێ هۆکاری دەربازبوون؟ فەرمی ئەلیستیغفار. بڵێ خوایە لێم خۆش بە خوای گەورە دەربازێکا ڕزگارێکا لە هەموو گرفتێ. داوای لێ خۆشبوون واو لێکە ئەخلاقە ڕێک بێت تۆزێ زمانیشی پاک بێت شەڕ نەبێت.